جوانن لا ئەڵقەی ژمارە تیڤێکی 01 ژیری لەگەڵتانم سبسکرایب و چەناڵە خۆشەویستە بکەنەوە هاوڕێکی عزیزمان لە تیڤی لەگەڵما کابرایکی ڕۆژنامەنووسە زۆرینەی کارەکانی خۆی ئێستا لە یوتیوب دادنێ چەناڵێکی یوتیوبی دانایە بە ناوی هێرش سدیق تازە داینەیە ئەو ڤیدیۆ لە دیسکریپشن دامنایە ڤیدیۆیەکە بکەنەوە لایکی بکەن سبسکرایب بکەن وەروە خۆشەویستی خۆتان نیشاندن و بنووسن لەلایەن ژیرەوە هاتوین خۆشەویستانم تا کۆتایی بینەر بن چونکە گیڤەوەیەکی دیکە دەبەخشین لە کۆتاییەکەی ناوی یەک لە ئێوە ئاشکرا دەکەم کە لە هەفتەی ڕابردوو لە سۆشەڵ میدیا فۆلۆی کردیمە وەروە کۆمنتیشی نووسی بوو لە ئەڵقەی ڕابردوومان ئێوە دەتوانە بنە براوەی $10 لەو هەفتەیە پلەیستێشن ئیڤێنتێکی لە وڵاتی ژاپۆن ڕێخست چەندین یوتیوبەری وڵاتی بان کرد بێکەوە سەیری پلەیستێشن 5 یان کرد هەرچەندە نەیانتوانی شێوەی UI-یەکە یاخۆ سیستەمەکەمان پێنیشان بدەن بەڵام توانیان دەستکاری پلەیستێشن 5ەکە بکەنەوە یەک دوو یاریش وەکو ئاسترۆ پلەی ڕووم و وەروەها گادفۆڵ تاقی بکەنەوە کە شێوەیان زۆر ناوازە دیارە وەروە سۆنی لە ڕۆژی چوارشەممە ڤیدیۆیەکی بڵاو کردەوە بە ناوی تیر داون پارچەکانی پلەیستێشن 5 یان لێک کردەوە و کاتی بۆمان بەدیار کرد کەوا شێوەی پلەیستێشن 5 چەندە زەبەلاها شوێنەکانیان پێنیشاندان وەروەها بۆمان بەدیار کرد کەوا شوێنی زیادکردنی SSD لەکوێیە و مەزەپۆرتەکەمان بینی و هەروەها بمان بەدیار کرد کەوا چۆن لە PC کولینگ سیستەم هەیە پلەیستێشن 5 کولینگ سیستەمی هەیە جۆرە مادەیەک بە ناوی لیکوید مێتەڵ لە شوێنی پرۆسەسەرەکەی بەکاردێت بۆ سارکردنەوەی پلەیستێشن 5 کە زۆر سەرنجڕاکێشە و هەواڵێکی دیکەش مەسە پلەیستێشن 5 بەبەیەکەوە هەفتەیەک پێش بڵاوبوونەوەی خۆی کە بڕیارە لە 12 مانگ لە هەموو جیهان بڵاو بکرێتەوە ڕۆژی 11 هەفتەیەک پێش بڵاوبوونەوەی لە هەموو جیهان ئاشکراکراکەوە پلەیستێشن 5 دەگاتە زۆربەی وڵاتەکان و لە وڵاتانە خۆیان ئامادە دەکەن تاوەکو هەفتەیەک پێش دەرچوونی بڵاو بکرێتەوە ئەوە چمانەیەک دەدا ئەومانایە دەدەکەوە لە کوردستانیش هەفتەیەک پێش وادەی خۆی دێتە بازار بەڵام دەبی هەفتەی دواتر بیفرۆشن جاب دەمێ پێتان بڵێم کەوا نرخی لە کوردستان چەند دەبێت من قسەم لەگەڵ چەندی دوکانداری هەولێر و وەروە سلێمانی کردیا بەگشتین ڕیان گەیاندێکەوە نرخی پلەیستێشن 5 تێچوو لەسەر خۆیان نزیکەی 600 بۆ $650 دەبێت بەڵام هەفتەی یەکەم هەندێک لە دوکاندارەکان لەوانەیە بە $1200 بیفرۆشن و هەندێک لە دوکاندارەکانیش لە نێوان 700 بۆ $750 بیفرۆشن من بۆ خۆم و هەر هاوڕێکی نزیکم دوو دانامان پری ئۆردەر کردێت لە هەولێر بەدەستمان دەگا پێتان ناڵم نرخەکەی چەند لە بەروێشتە بەخۆم ئەکید نیمە بە چەندی لەبیت لێ دەکڕم بەڵام ئەکید من لەوەی هەفتەی یەکەم و دووەم لە کوردستان نرخەکەی لە $700 کەمتر نابی و لەوانێ لە $1200 زیاتر نەبی دەگەڕێتەوە سەر ئەو دوکاندارێک کە بەخۆی دەینی لە دووبەی ڕا و دەبێت پێتان بڵێم کەوا هەفتەی یەکەم و دووەم کڕینی تەنیا بۆ کەسانێکەوە مەسەرەن حەز دەکەن ڕۆژ یەکەم هەیە ئەگەر نا زۆر گرنگە هەفتەی یەکەم بیکڕی توانی پاژماگەکە بیکڕی نرخی خۆی کە دادەبەزی لە بۆ $600 یاخود $550 لە کوردستان ئەو کاتە دەتوانم بیکڕم دەبێت بۆچوونی ئێوە بزانم کەس ئامادەیە لە ڕۆژی یەکەم یان لە هەفتەی یەکەم 750 بۆ $1200 بە پلەیستێشن 5 بدا گەرنا دەبێت چاوەڕەکەم من خۆمەکو یوتیوبەر دەبی بیکڕم لەبەرەوەی دەمێ ئەنبۆکسی کەم لە بۆتان لەسەر ئاستی هەموو عێراق یەکەم کەس بەڵام لەوانەیە لە بۆ تو زۆر گرنگ نەبی هەفتەی یەکەم بیکرێت دەمێ ڕێنگۆ لە کۆمنت بزانم نیتیندۆ بە شێوەیەکی ناڕاستەخۆ ڕێگەیاندکەوە لەوانەیە لە جیاتی ئەوەی وەکو پلەیستێشن و ئەکسبۆکس نەوە بەنەوە کۆنسۆڵی نوێی نیتیندۆ سویچ بڵاو بکەنەوە بڕیارەکیان لەوانەیە ناڕاستەخۆ دابیت کەشتە نەبیتە فەرمی بەڵام ناڕاستەخۆ بڕیارەکیان دایەکەوە لەوانەیە وەکو ئایفۆنی ئەپڵ ساڵانە یاخود 2 ساڵ جارێک ڤێرژنی نوێکراوی نیتیندۆ سویچ بخەنە بازارەکان یعنی وەکو مۆبایل تعاملی لەگەڵ بکەن هەر ساڵی شاشەکەی کواڵیتی بەرز بکرێتەوە و مواصفاتەکانی ژوورە بەرز بکرێتەوە تقریبا دایانەوە بیکەنە مۆبایلێکی گەیمینگی زۆر بەهێز کە نیتیندۆ سویچ لە مۆبایل بێگومان بەهێزترە دەمێ یەک لە کۆمنتەوە بنووسی بڵێ وەڵی لە ماڵێ نیتیندۆم هەیە چکە من تاوە کوێستا نەمکڕێ بەڵام زۆر حەز دەکەم بیکڕم ڕۆژێک تاقیشکەمەوە لە بۆتان چێ لە نیتیندۆ سویچی لە ماڵەوە هەیە دەمێ یەکێک لە کۆمنت بینوسی بیدۆزمەوە هەواڵەکی دیکەم هەیە لەسەر یاری Call of Duty Black Ops Cold War کە بڕیارە لە مانجی 11 بەردەست بی لەگەڵ دەرچوونی پلەیستێشن 5 بێگومان بڵاو دەکرێتەوە بەڵام بۆ پلەیستێشن 4 و Xbox One بەردەست دەبیتن بڕیارە لە بە شێوەی early access یاخود open beta لە بەرواری 8 لەسەر 9 ئۆکتۆبر دەتوانن لەسەر پلەیستێشن 4 بۆ یەکەم جار تاقی بکەنەوە بەڵام بۆ بەدەستخستنی دەبیت تەنیا یاریەکەت پری ئۆردەر کردبی و لەناو ئەو early access-ئەش چەند ماپەکی نوێ تێدایە چەند نەخشەیەکی نوێ دادننکەوە لە ئەڵفایەکەی وێژنی ئەڵفایەکەی دانرابوو چەند مۆدێکی نوێ تێدا دەبیتن ئەوە قەبارەکەی تۆزە گەورەترە ئەوە نازانم چ ڕۆژەکە تۆ سەریۆ بەرنامەیە دەکەی بەڵام هەش لەسەر 9 مانگ دەتوانن بۆ خۆتان یاریەکە داڵۆن بکەن ئەگەر بێت و پری ئۆردەرتان کردبێت نەخشەیەکی تەواو نوێی سیزنی دووەمی یاری Fall Guys ئاشکرا کرا کەوا نەخشەکە زۆر جوانە بە شێوازەکی مدیڤلی کۆنا هەمووش پڕی شمشێرە پڕی خەنجەرە گرافیکەکەی و شێواز دروستکردنی لێڤڵەکەی زۆر زوانە تەنیا یەک لێڤڵ ئاشکرا کرا لە سیزنی دووەم کە بڕیارە لە کۆتایی مانگی بەردەست بخرێ زۆر سەرنجە ڕاکێشایمە و هەروەها دەمەوێت بزانم ڕئینگۆ بەگرم ئایا تاوەکو ئێستا یاری Fall Guys تاقی کردیتەوە یاخود ناوە دەمەوێت بۆچوونی ئێوە بەگرم Fall Guys کە لە تویچ لە زۆربەی شوێنەکان بە پێش یاری فۆرتنایت و PUBG و Call of Duty Warzone کەوتیتەوە یەکە لەو یارانێکەوە لە پلەیستێشن لەگەڵ دەرچوونی لە پڵەس بەردەستخرا خەڵکێکی یەکجار زۆر یاریەکەی کرد و ئێستا یاریەکە بە شێوەیە گەورە بووە دەمەوێت
یەکێک بدۆزمەوە بڵێ وڵە یەک یاری دیکە ناکەم تەنیا فۆڵگایس دەکەم کەس هەیە لەو نوعانە کە بەتەنیا یاری فۆڵگایسی بکەم من لە یاریەکەی زۆر خراپم چکە بەعام لە یاری ئۆنلاینەکان خراپم تەنیا یاریەکانی کاڵ ئۆف دیوتی باتلفیلد نەبی بەڵام یاریەکە زۆر سەرنجڕاکێشە و حەزم کرد ئەو شێوەی سیزنی لۆمەتان پێ پیشاندەم لە ئێستا قسەکردن لەسەر یاریەکەوە شوێنی فۆرتنایت و وەروەها پەبجی و کاڵ ئۆف دیوتی وارزۆنی گرتیتەوە لە تویچی کە زۆرترین ڤیوی هەیە یاری ئەمۆنگ ئەسە کە تاوەکو ئێستا یاریەکەم تاقی نەکردیتەوە کە کەسێکی زۆر خراپن پێویست تاقی بکەم بەڵام ئەو یاریە پێویستی بە خەڵکیە پێویستە چەندین کەس پێکۆ بنەوە منیش حەز ناکەم زۆر حەز دەکەم یاریەکان دائما سۆڵۆ بکەم بە تەنیا لە هیتفۆنەکە لە جێکەوە بچمەنە جەوی یاریەک نامێ خەڵکم لەگەڵ قسەیان لەگەڵ بکەم بەڵام لەوانەیە ئەمۆنگەس تاقیکەمەوە ئەو یاریە ئێستا بە پێش هەموو یاریەکان کەوتیتەوە لە تویچی زۆرترین ڤیوی هەیە تایل یاریەکەش گرتاوە ئێستا نازاننەوەیەکەوە چەند گەیمەرێک پێکەوە دەستنە ناو یەک لۆبی یەکجار پێکەوە داخڵ دەبن لە بۆ یاریەکەی ئەویژەوەیان هەر یەک لەو دەکەسە تاسکی پێدەدرێت دەبی چەند ئەرکەکە ئەنجام بدا یەک لەو ئەرکانش لەوانەیە لە کاتی دەنجەندە نێرکەن یەکێک بکوژرێ کاتە کە قەتلێک دەکرێت کوشتنێک دەکرێت دەبی هەموو تیم هەموو خەڵکەکە پێک و کۆبنەوە قسە بکەن کە پێیان وابی چی و قەتلی کردیان جامیان پێکەوە دەتوانن دەنگ بدەن برێن ئەو لاعیبە ئەو قەتلی کردی لەوانەیە کابرا هەنەشی کرد بەنا حەق فڕی بدەنە دەرە لە کەشتێکیان یاریش سەرنجڕاکێشە دەمەوێت یەکێک لە کۆمنت بنووسی برە ئەمن یاری تاقیم کردیتەوە یاریش زۆر خۆشە لە کۆمنت دەمێ بزانم ڕێیتان چێ لەسەر ئەو یاریەکە ئێستا ڕژمارە یەکە لە ڕێژەی بینین لە ماڵپەڕی تویچ لە یوتیوب باباسی Xbox Series نوێ بکەین X و S نرخیان چەند دەبیتن واروەها لە کوردستان نرخیان چەند دەبێت بێگومان نرخیشان لە کوردستان هاوشێ PlayStation 5 دەبی چاوەڕێ بکەن لە مابینی 600 بۆ 750 دلار لە هەفتەی یەکەمیش تاوەکو 1200 1300 دلار بەرز دەبیتەوە ئەوە شتێکی عامە لە زۆربەی خەڵکم پرسیەکەوە بکایان هەیە دەڵێن نرخەکەی لەو بابەتانە دەبیتن بەڵام لە تورکیای Xbox Series X نرخی یەکجار بەرز دەکرێتەوە کە بە فەرمی نرخەکەی دەکرێتە 1200 دلار هۆکارەکەی ئەوەیەکەوە تورکیا بەعام بازێکی یەکجار زۆر دەخاتە سەر هەر یاریەک هەر شتێکی تەکنەلۆژی کە دەگاتە وڵاتەکەی واتە نرخەکەی خراستەخۆ نزیکەی دووقات دەکرێتەوە لە تورکیا نرخەکەی سەرەتا بۆ 900 دلار بەڵام لەو گۆڕی مایکرۆسۆفت چەند 100 دلارێکی دیکەش زیاد کرد ئەستا نرخەکەی بە فەرمی لە تورکیا 1200 دلارەکە گەیمەرە تورکەکانیش زۆر تووڕە بنێت تۆڕەکە وڵاتەکان ناڕازیان دەربڕیان من پێم وایە لە کوردستان نرخی فەرمی خۆی 600 بۆ 650 دلار دەبی بەڵام دوکاندارەکان سەرەتا هەندێکی دەخەنە سەری چووکە ئەوانیش پری ئۆردەریان کردی بە خۆیان دەچندێنیان پێشەوە شەریکە لە بۆیان بینی دەمێ ڕێنگە بزانم خۆت ئامادەکردی لە بۆکردنی Xbox Series X یاخود Series S پێتان وایە نرخی چەند دەبیتن و چەندی پێدەدەن لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن کۆمپانیای EA یاری Need for Speed Hot Pursuit دووبارە ریماستەر کردەوە کە یاری لە ساڵی 2010 لە بۆ Xbox 360 و PlayStation 3 بڵاو کرایەوە دواتر یاریەکە لەسەر iOS و Android بەردەستخرا بەڵام ئێستا لە بۆنەوەی ئێستا PlayStation 4 و Xbox One ریماستەر کرایەوە ئامادەکاریشیان کردی یاریەکە لە بۆ PlayStation 5 و Xbox Series X گەیمپڵێ یاریەکەی تقریبا هەندێکی لە بڵاو کرایەوە کە گرافیکەکەی زۆر بەرز کرایتەوە هاوشێوەی یاریەکەی هاوشێوەی گرافیکی یاریەکەی لەسەر PC بەڵام تۆزێک تێکچەری بەرز کرایتەوە و لایتینگ زیاد کرایام زۆر سەرنجڕاکێش دیارە و بڕیارە لەو ماوەیە بڵاو بکرێتەوە یاریی سەرنجڕاکێشە دەمەوێت بزانم ئاقەت ئەو یاریە تاقیکردیتەوە یاخودنا و ئامادەی دووبارە یاریەکە بکە لەسەر PlayStation 4 یان Xbox One یان لەسەر PC هات یاریەکەت کردی یاخودنا دەمێ بۆچوونی ئەوە لە کۆمنت بزانم خۆشەویستانم یاری Cyberpunk 2077 بێگومان گەورەترین یاری ئەو ساڵە و من خۆم زۆر چاوەڕوانەوە یاری دەکەم لە ڕۆژی یەکەمەوە یاریەکەتان لە بۆ دەکەم لە فیسبوک گیمینگ دەیگوازمەوە و تاقیکردنەوەی لە یوتیوب دادەنێم یاری Cyberpunk 2077 ماپەکەی لە ناو سوشال میدیا دزەی پێکرا کە ماپەکەی زۆر گەورە دیارە بەڵام بە شێوازی GTA 5 گەورە نابێتن ماپەکە یەک شار لە خۆ دەگریتن ئەگەستەنز بدەیت چاردەوری شارەکەی هەمووی بە سەحرادا پۆشە هەمووش ناوی خۆیان هەیە بەڵام ئەوی سەرنجی گەیمەران ڕاتشە سپیس ستیشنەکەیە کەوار لایەکی ماپەکەیە شوێنێکە کە باسی ئاسمان دەکا واتە لەو ڕێگەی لەوانەیە گەیمەر بتوانانی وەکو پۆرتەکە وەکو دەرچەیە کە بتوانانی بچێتە سەفەری گردوون بکە یاخود بسە دەرەوەی هەسارێزەی چکە لێک لە ترێلەکان تۆزێک ئاماژە بۆ و لایەنەکرەیە بەڵام ئایا ئەو سپیسستیشنە ئێستا بەکاردێت لە کاتی بڵاوبوونەوە یاریەکەی یاخود دەبتە DLC یان لە مۆدی ئۆنلاینەکەی بەکاردێت کۆزان Cyberpunk 2077 مۆدی ئۆنلاینشی دەبین کەس لە ئێوە یاری Cyberpunk 2077 لە ڕۆژ یەکەم تاقی دەکات و یانە چکە منە خۆم بێگومان ڕۆژ یەکەم یاری تاقی دەکەم چکە یاریی زۆر سەبەلاح و گەورە و ناوازەیە و هیوام وایە ئێوە شار هەمووتان کە یاریەکە لەسەر PlayStation 4 Xbox One و PC لە مانجی 11 سەرەتای مانجی 11 لەگەڵ دەرچوونی PlayStation 5 و Xbox Series X بڵاو دەکرێتەوە بەڵام ڤێرژنی PlayStation 5 و Xbox Series X ڕاستەخۆ ئەپگرید ناکرێت بەڵکو ساڵ داهاتوو ئەپگرید دەکرێت گرافیکی بەرز دەکرێتەوە بەڵام هەر بە خۆڕایی دەبیت نەگەبێت و پێشتر یاریەکەت کڕیبی خۆشترین یاری ئەو ساڵم بووە ئەویش یاری Ghost of Tsushima کە ئەپدەیتێکی نوێی لە بۆ دێبەنای ئەپدەیتی 1.1 کە نیو گەیم پلەسی زیاد دەکە واتە گەر یاریەکەت تەواو کردیە هەرچی جلوبەرگ و چەک و تەرتیب شتەکۆت کردەوە دەتوانانی بە هەمان شتەوە دەست بە یاریەکە بکەی و دووبارە هەنی بە فول پاوەرەوە دەست پێ بکەی وەروەها مۆدی ئۆنلاینی مەڵتیپلەیەری کۆواپی لە بۆ زیاد دەکرێت کە نزیکەی چەند کەسێک دەتوانن بێکەوە بستە ناو لۆبیەکی یاری ئۆنلاینی بکەن و وەک لە دوژمنە فانتاسیەکانی دنیای Ghost of Tsushima لە ناو بن
کە زۆر سەرنجڕاکێشە 100% کاتێک کە یاریەکە لە چەند هەفتەی داهاتوو ئەپدێتە بەردەستخرا لە پیجی ژیر لە فەیسبوک بەڕاستە خۆشەوەک دەگوازمیەوە ڕاستە خۆ پێتان دەڵێ پێش وەختەش پێتان دەڵێم کەەوە ساعات چەند دەست بە لایڤەکەی دەکەن. خۆشەویستانم بە باسی چەند هەواڵێکی نوێی GTA 6 بکەین چونکە زۆرینەتان داوا دەکەن هەموو هەفتان ژیر هەواڵی GTA 6 حەز دەکەن هەموو هەفتان نەبی. دوو هەواڵم هەیە لەسەر GTA 6 کە هەردووچیان بێگومان دەنگۆنە، یعنی نەستە نامێشتان بڵێنەوە 100% ڕاستە لەوانێ ڕوو بدە، بەڵام یەک لەو دەنگۆیانە پشڕاستی دەنگۆیەکانی پێشتر دەکاتەوە زیاتر سیقەمان بەو لە دروست دەبیکەوە دەنگۆیەکانی پێشتر لەم باسکردنە لەوانەیە ڕاست دەرچن. دەنگۆیەکەی دیکەشمان دەنگۆیەکی تۆزێک ئالۆزە لەوانێ ڕاستبی لەوانش ڕاست نەبیت چونکە زۆر دیار نییە. دەنگۆ یەکەم ئەوەیە کەەوە کارکتەرێکە ناو GTA 6 دزەی پێکریا بەناوی کەیسی کە ئافرەتە وەروەها دراگ دیلەرە واتە بازرگانی بە مادەی هۆشبەر دەکات لە ساڵانی 1970. ئەگەر لە بیرتان بی لاڵقەکانی ڕابردووی سفرێک ژیریش پێم وتبوونکەوە GTA 6 لەوانەیە باسی ساڵانی 1970 بکە و بەپەی پەرەپێشچوونی کاتەوە گرافیکی یاریەکە بگۆڕدرێ زەمن بگۆڕدرێ باڵەخانەکان بگۆڕدرێن لەوانەیە ئەوشتە بکرێتن. بەڵام پێم وتنکەوە لەوانەیە یاریەکە باسی سەردەمەکی 1970 تاوەکو 2010 بکە کەەوە باسی چەند کاراکتەر بکە لە چەند شوێنێک ئاڵوگۆڕی مادەی هۆشبەر بکەن. یەک لەو کاراکتەرانە کە ناوی ئاشراکەیە بەنای کیسی دەبیتەوە تاوەکو ئێستا شێوەکەی نازانین چۆنە بەڵام دەرێن شێوەکەی بە شێوازی ئەو ڕسمێکە لە بۆم دانێنە شێوێکی زۆر سەرنجڕاکێشی دەبی و ئافرەتێک دەبی دایمان دەڵێن جلوبەرجی ڕوود لەبەر دەکات لەوەرەوەی یەک لەو عەسڵابانەیە کە کەس ناوەری خۆی لێ بدات. جا نازانم ئەو کاراکتەرە پڵێ بڵە واتە خۆ دەتوانانی یاری پێ بکەی یاخود دەبتە ڤیڵنێک دوژمنە لە ناو یاریەکەی. هەواڵی دووەمیش بەسەر GTA 6 ئەوەیەکەوە ڕۆکستار بە شێوەیەکی نەڕاستە و خۆ تەقریبا ڕێگەیاندێکەوە خەریکی بەرهەمێنانی فیلمەکە واتە فیلمێکی تەواوە لایڤ ئاکشنە فیلمێکە لەسەر چیرۆکی یاری GTA 5 کە باسی پێش ڕووداوەکانی GTA 5 بکات. لەوانەیە بە بڕای من ئەگەر بێت ئەو دەنگۆی ڕاستبی لەوانەیە ڕۆکستار باسی پێش دیمەن و یەکەم مەرحەلەی GTA 5 کە دەبین مایکل و ترێڤەر و لەگەڵ یەک دوو هاوڕێی دیکەی خەریکی دزیەکە ناوبەفرەکەی بیدایەتی یاری GTA 5 کێکە لەو چیرۆکانێکەوە تاوەکو ئێستا زانیاری زۆری لەسەر نازانین چکە لە بیدایەتی یاریەکە ڕوودەدا دواتر لە ناو یاریەکەی لە مەرحەلەکان داهاتوو دێنەوە ئەو شوێنەی بۆ ئەوی ببیتە براوات کا دەکەم هەموو کاتێک پێتان دەڵێم لایکی ئەو ڤیدیۆ بکەن کۆمنتش بنووسن چکە یەکێک لە ئێوە خۆ شانس دەبێتە براوی $10 گیڤەوەیەک کەوان بتوان لە بۆ خۆتان سوودی لێوەرگرن لە فاسپەی بۆتان دەنێرم بێگومان دەتوان لە بۆ خۆتان کارتی ئۆنلاینی ئایتونز یاخود پلی ستۆر یان لەنا پلی ستیشن یان ئەکس بۆکستان گەیم پاسی پێ بکڕی $10 دەخۆتوان قازانج بکەین نزیکی تاوەکو ئێستا نزیکەی بۆ $250 دەڕوا من بەخشیمە باو کەسانی کە بەشداری بەرنامەی سفرێک ژیری دەکەن و کۆمنت دەنووسن لاک دەکەن با ئەو جاران بیکەنە $260 $10 کەش بەخشین ئەو هاوڕەیە کە لە سناپچات نامی لە بۆ نردوم لە هەموو شوێنێک فۆڵۆی کردیمە کۆمنتشی نووسی بوو پیرۆزبای لێ دەکەین بۆ خاوەنی $10 هیوادارم ئێوەش وەکو ئەو بکەن و تۆقەتان $10 ببەنەوە. خۆشەویستانم لەبیر نەکەنکەوە من لە پیجی ژیر لایڤ ستریم یاریەکان دەکەم و لە یوتیوبەکەشم تاقیکردنەوەیەک لە یاریەکەی دادنێم و دواتریش من خۆم پێشکڕین لە بۆ یاریەکە دەکەم ڕیڤیو چڵاو لە بۆ یاریەکە دەکەم پێتان دەڵێم بیکڕن یاخود نەیکڕن چاوەڕوانی هەموو بابەتانە بن لە پیجی ژیر و یوتیوبی چەناڵی ژیر بۆ پێویستە پیجی ژیر لایک کردبی فۆڵۆت کردبی سیفرش داگری تاوەکو هەر بابەتێک بڵاو دەکەم یەکەم کەس بیبینی وەروە یوتیوبەکەشم لایککە و سابسکرایبت کردبی زەنگوڵەکە داگرە بۆ چکە باشترین ڕێگایە بۆ ئەوەی ئاگاداربی لە بڵاوکردنەوەی ڤیدیۆیەکی نوێ. ڕێز خۆشەویستم بۆ وەرەموتان تا ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ. خێرا گێگای زۆر بێسنوور ئۆفەری گەورە داشکاندنی بێوێنە تەنها فاسلینگ هەیەی وەک هەمیشە داشکاندنێکی گەورە لە فاسلینکەوە بۆ بەشداربووانی. ئێستا لە ڕێگەی بەکارهێنانی ئەپلیکیشنی فاسپەی دەتوانیت سودمەندبی لە داشکاندنی لە 125 لە کاتی پڕکردنەوەی کارتەکانی فاسلینگ. پاکێجی مینی 1 گیگابایت ئینتەرنێت بەدەست بێنە تەنها بە $2500 2 گیگابایت تەنها بە $3750 4 گیگابایت تەنها بە $5000 پاکێجی مەمناوەند کارتی 12000 15 گیگابایت کارتی 15000 30 گیگابایت کارتی 20000 6 گیگابایت. پاکێجی بێسنوور دەتوانیت بێسنوور ئینتەرنێت بەکاربێنی بە کارتەکانی 29000 و 39000 و 69000 هەر ئێستا ئەپلیکیشنی فاسپەی دابەزێنە و هەژماری خۆ دروست بکە و تەنها بە پڕکردنەوەی کارت لە ڕێی ئەپلیکیشنی فاسپەی بەزە بۆ کڕینی پاکێجەکان. ئەپلیکیشنی فاسپەی لە هەردوو سیستمی iOS و ئەندروید بەردەستە. بۆ پڕکردنەوەی هەژماری فاسپەی سەردانی بنکەکانمان بکە یان کلیک لەسەر نزیکترین فرۆشیار بکە لەناو ئەپلیکیشنی فاسپەی دواتر نزیکترین فرۆشیار لەسەر نەخشەی فاسپەی هەڵبژێرە. فاسلینگ تۆ خێراترینی.